ئێمە ئاواوی وڵاتەکە پاکەکەینەوە ئەوان ئێمە بەتوندی ڕوبەڕوویان دەبینەوە ئەوان دەیانەوێت هەموو ناوچەکان دابخەندانەوێت ڕێگاکان دەگرن و ژیانی کوردەکان تێکەدەن جیاکاری ناکەن لە نێوان ئافرەتان و پیاوان و مناڵاندا دەستیان کردووە بە خەندەق لێدان لە ئۆکتۆبەری ڕابردووان دەستیان کردووە بە خەندەق لێدان ئەوان خەندەق بۆ خۆیان لێ ئەدەن چونکە گەلی تورکیا لەو خەندەقانەدا دەیانێژێت ئەوان دەیانەوێت خەڵکی ئەو ناوچانە کۆچ بکات لە ڕۆژهەڵاتی تورکیا ئەوان دەیانەوێت کە سیاسەتی خۆیان لەو ناوچانەدا بسەپێنن ئێمە هەرگیز ڕێگەیان پێ نەدەین کارێکی لەو شێوەیە بکەن پارتی دادوگەشە پێدان ئەکە سەرکردەکانی تاوەکوی ئێستا چالاکیەکانی خۆی بەردەوامە بۆ ئەوەی شکست بیانێت بەو کارە تیرۆریستانەی کە ئەنجامەدرێت و هەموو کارێ ئەنجامەدرێت و پارتی دیموکراتی گالان لەگەڵ ئەو دەستانەدا کارەکە و سیاسەتی پشتیوانی لە سیاسەتی خەندەق لێدان ئەکات کە لەلایەن ڕێکخراوی پەکەکەەوە ئەنجامەدرێت تورکیای نوێ تورکیا ئەو پرۆژەیە کە ئێمە کاری لەسەرەکەین دەمانەوێت بەدەستی بێنە لە ڕێگەی گفتوگۆوە لە ڕێگەی ئاشتی و پرۆسەی سیاسیەوە ئەگەر هاوڵاتیانی کورد کێشەیان هەبوو ئەوە دەتوانین هەموو کێشەکانیان چارەسەر بکەین لە ڕێگەی چارەسەری سیاسی و گفتوگۆوە و هاوڵاتیانی تورکەکان و کوردەکان سونە و عەلەویەکان هیچ چارەسەرێک نییە هیچ چارەسەرەیەکی کێشەکانی ناوخۆی تورکیا نابێت ئەگەر چارەسەرەکە لەلایەن دادوگەشە پێدانەوە نەکرێت وەگەلی تورکیاوە دەزانێت کە سیاسەتی خەندەق لێدان شکستێنێ و ئەوانەی کە کار لەسەر پشتیوانی سیاسەتی خەندەق لێدانەکەن من داوا لە هەموو هاوڵاتیانەکەم بەمێ بە هەمووان بڵێم کە ئێمە ئەو برایەتی و ئاسایشی و سەقامگیری لە وڵاتەدا دەسەسپێنین تاوەکو برایەتی بەردەوام بێەوە ئاشتی بەردەوام بێت بۆ ئەوەی بۆ هەمیشە ئاشتی و ئاسایش بەردەوام بێ و داوا دەکەم لە پارتی دیموکراتی گەلان هەدەپە بۆی زۆر باش بیر بکاتەوە لەم بابەتە و پێیان دەڵم کە گەلی کورد لە تورکیا بڕیاری ئەوەی داوە کە سیاسەت هەڵبژێرێت و دەست بەردار بۆ لە مەسەلەی چەک و ئەوە سیاسەتی چەک شکست دێنێت و ئەوەش سەلمێنراوە کە شکست دێنێت و لە ڕابردوودا بەڵام لەم دواییانەدا هەندێکیان لەم دواییانەدا کاریان کردووە لەسەر ئەوەی کە بەردەوام بن لە پرۆسەی چەکداری بەڵام پرۆسە ئەمنیەکان کە ئێمە ئەنجامی دەین دژ بە تیرۆر زۆر وەڵامێکی باش بوو بۆ ئەوانەی کە پشتیوانی لە پرۆسەی چەکداری دەکەن ئێمە دەزانین کە چی دەکەین ئێمە پێویستە بزانینەوەنیش پێویستە بزانن کە چارەسەری سیاسی تەنها چارەسەرە و پێویستە کە پێویستە چەکەکانی خۆیان بنێژن و دەستبەرداری درۆ و قسە و مشتومڕ ببن کە تەنانەت لە سوێن خواردنیشمدا لە پەرلەمان بینیمان کە چۆن ئەوان دەیانەوێت کە بابەتەکان چۆن بگۆڕن بەڵام من دووبارە دەڵێمەوە کە ئێمە ڕوبەڕووی ئەو خەندەقانە هەمویان لەناو ئەبین و دەمە هەموو کێشەکانی کورد چارەسەر ئەەکەین چونکە سیاسەتی هەڵکاندنی خەندەق و بڵاوکردنەوەی مین و تەقینەوە هەرگیز لە بەرژەوەندی ڕێگای ئێمە نییە بۆ ئەوەی دەوڵەتێکی یاسا و ماف و ئاسایش دروست بکەین و ئەو خیانەتکارانەی کە کارەکەن لەسەر دانەوێتە ئەو پرۆژەی ئێمە شکست پێێنەوە هەموو هاوڵاتیان فێڵ و تەڵەکانیان بۆ ئاشکرا بۆ ئێمە هەرگیز ڕێگە نادەین
کە ئەوان هەرگیز ما دەستێش بکەنە سەر مافەکانی هاوڵاتیان. برانی بەڕێزان، لە دوای هەڵبژاردننی حوزەیران تیرۆریستان دەستیان کردەوە بە چالاکی تیرۆریستانم، بەڵام هاوڵاتیان وەڵامیان دانەوە لە هەڵبژاردننی ڕابردوو وەڵامێکی زۆر باشیان دانەوە. تیرۆریستان کار ئەکەن لەسەر تێکشکاندنی دەوڵەت و پێویستەکە ئێمە لێپرسینەوە لەگەڵدا بکەین. تیرۆر پێویستەوە زۆر بەتوندی وەڵام بدرێتەوە لە ڕووی نیشتیمانیەوە. دەمەوێت کە بەراوردکاری بکەم لە بەردەم ئێوەدا بکەم. پرسیاری ئەوەتان لێ یەکەم چەند ڕۆژێک لەمەوبەر فەڕەنسا چەند کردەی تیرۆریستی بەخۆیەوە بینی و ئەگەر ڕێگە بدەن دەمەوێت بەراوردی بکەم ئەو کردە تیرۆریستانەی کە ڕوویدا لەوێ و ئەوانەی کە لە ئەنکەرە ڕوویدا. لە دوایەوە ئەو ڕووداوی کە لە ئەنکەرە ڕوویدا ڕاستەوخۆ بڵاو کرایەوە، میدیاکانی تورکیا هەواڵی ئەویان بڵاو کردەوە و تێڕوانینی ئەویان بڵاو کردەوە لەبارەوە، بەڵام ڕاگەیانەکانی فەڕەنسا هەواڵ و ڕاگەیان لێو شوێنەوە بڵاو نەکردووە، تەنها کاغەزێکی ڕەشیان بڵاو کردەوە. هیچ شتێکمان نەبینی، هیچ کۆمنتێکمان نەبینی، هیچ کەس هیچمان نەبینی کە حکوومەتی فەڕەنسا تۆمەتبار بکە. بەڵام لە ناو تورکیادا هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندن حکوومەت و دەوڵەتیان تۆمەتبار کردووە، بەڵام نیکۆلاس سارکۆزی کە لە ئۆپۆزیسیۆنی فەڕەنسایە، بەڵام حکوومەتی تۆمەتبار نەکرد بەوەی کە ئەو ڕووداوانە لەلایەن حکوومەتەوە ئەنجام درراون. بەڵام هەندێک لە ڕاگەیاندنەکان لە تورکیا باسییان لە دەوڵەتێکی بکوش کرد، هەندێکیان تەنانەت حکوومەتیان تۆمەتبار کرد بە ئەنجامدانی ئەو کردە تیرۆریستی کە لە ئەنکەرە ڕوویدا. سارکۆزی پشتیوانی لە سیاسەتی حکوومەتی فەڕەنسا ئۆڵاند کرد بۆ ڕوبەڕبوونەوەی تیرۆر، بەڵام معارەزەی تورکیا کاری کرد لەسەر بڵاوکردنەوەی تووڕەیی گەل و گۆڕینی ڕایگشتی جەماوەرە دژ بە دەوڵەت. بەڵام لە فەڕەنسا خۆپیشاندان ڕێگری لێکرا، بەڵام ئێمە ئەگەر ئێمە شتێکی وامان کردبێ لە تورکیا ئەوەی ئێمەیان تۆمەتبار دەکرد بە دیکتاتۆریەت. فەڕەنسیەکان یەک هەڵوێستن دژ بە تیرۆر و هاو هەڵوێستن دژ بە تیرۆر، ئەوە ئێمەش پێویستمان بە هەڵوێستێکی یەک هەڵوێست هەیە بە دژ بە تیرۆر. فەڕەنسا حاڵەتی نەئاسایی ڕاگەیاندرا، هەموو سنوورەکان وەستێنران و سوپا بە ناو شارەکاندا بڵاو کرایەوە. ئەو بەڵام لە تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتەکان و ئینتەرنێت کە پشتیوانی لە تیرۆرەکان ڕایگیران و بڕیاریاندا کە هەموو ئەوانەی کە گومانیان لێ ئەکرێت لەبارەی تیرۆرەوە دوورخرانەوە. ئەگەر ئێمە کارێکی لەو شێوەمان کردووە هەمان هەڵوێستوانە وایەوە باری نەئاساییمان ڕاگەیاند و ئینتەرنێتمان ڕانەگرت، هیچ کەسێکمان دادگای نەکرد بۆی تۆمەتەوە و سوپامان بڵاو نەکرەوە بەسەر شقەمەک. بەڵام هێشتا هەندێکیان دەوڵەت و حکوومەت تۆمەتبار دەکەن بەوە کوشت و کوشتار. لەبەرەوە پێویستەکە کە ئێمە لە ڕاستێت لە بەردەم دووڕووداوی جیاوازین، بەڵام لە هەریەک لە وڵاتە جیاوازانە ئۆپۆزیسیۆن هەڵوێستی جیاوازی هەیە. لە هەمان ناوچەدا لە پاریس لە دوای ئەو هێرشانەی کە ئەو ڕووداوانی کە لە پاریس ڕوویدا، دەوڵەتی فەڕەنسا داوای لە هەو نیشتمانیانی خۆی کردکە لە وڵاتەکان نەچنە دەرەوە و سنوورەکان و هەموو ناوچە گرنگە گشتەکان داخران، مۆزەخانەکان و تەنانەت گواستنەوەی گشتی ڕایگیران و هەڵسان بە بڵاوکردنەوەی هەندێک هەواڵ لە دوای بەدواداچوونەکەن. بەڵام ئێمە لە تورکیادا هیچ شتێک لەو شێوەمان نەکرد
من داوا لە ڕاگەیاندنی تورکی دەکەم کە پێداچوونەوە بەخۆی دابکە پێداچوونەوە هەڵسەنگاندن بۆ هەڵوێستەکانی خۆی بکە ئێمە داوا ئەەکەین کە ڕخنە لە خۆمان بگرین داوایان لێ یەکەم کە پێداچوونەوە بە خۆیاندا بکەم بەڵام بەداخەوە ڕاگەیاندن لە تورکیا تۆڕە کۆمەڵایەتیەکان لە تورکیا تۆمەتی بەخشێەوە دەوڵەتی تۆمەتبار کرد هەندێک لەو ئیجراتانی کە کردمان ڕانگەیان کاوانە دژ بە دیموکراتیەتن هەندێک هەڵوێست و ڕاگەیاندنیان هەبووە کە من نامەوێت هەندێک ژمارە بخەمە و بەبێەوەی پێش ببەسن باندێ ژمارە و داتا و تۆمەتیان خستە پاڵ دەوڵەت هەندێک لەو زانیاریانی کە زانیاری ئەوڵگەرێنی هێنیانی کە هەبوون دزایان پێکرا لەلایەن هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە تەنانەت هەندێک شوێنیشمان هەبوو لەبارەی هەندێک لە میدیاکانەوە کە سنوورەکانیان بەزان بوو کە سنوورەکانی شەفافیەتیان بەزانەوە بەڵام ئەوان ئێمەیان بە تۆمەتبار کرد بە دیکتاتۆریەت و شکاندنی ئازادیەکان داوای یەک هەڵوێستیەکەم بە هەمان شێوەیەکەوەی لە فەڕەنسا هەبوو پێویستمان داوای ئەو کەلتورێکی ڕۆژهەمێرێکی ئەو شێوەمان هەیە لە تورکیا کاتی ئەوەی زیاتر ناگرم پرۆژەی حکوومەتەکەمان پێشکەش بە پەرلەمانی تورکیا دەکەین ئەمڕۆ ئەوانەی کە خوێن دەڕێژن ئەوانەی تیرۆر ئەنجام ئەدەن تووشی سیاسەتی زۆر توندی ئەمەدا بە سیاسەتی توندی خۆمان ڕوبەڕوویان دەبینەوە بەشێک لەو لایەنەی کە تۆمەتە بەخشنەوە بەرامبەر بە پیاوانی سوپا و پۆلیس بەهۆی ئەوەی کە ڕوبەڕووی تیرۆر دەبنەوە دەبینین کە هەندێک حملەی ئۆپەراسیۆنی دژ بە ئێمە بۆ ناسەقامگیریە بۆیە ئێمە دەسکەڵی خۆمان دەگەینە لای خی گەورە گەلی ئێمە ئەمانەتێکی زۆر گەورەی پێبەخشەوە بۆ ماوەی 4 ساڵی داهاتوو لەبەرەوە پارتی دادوگەشە پێدان ئەکەپە دەنجی عەدالەت و حەقیقەت هەڵدەگرێ و بەرپرسارەتێکی قورسە لە سەرشانی ئێمەیان داناوە مافی سیاسەتی خۆمان بە ئەخلاقەوە بە گەورەی بە بنەما دروستەکان و دروستی ئەنجامەدەینەوە پەیمانێکە کە بەگەلمان داوە بۆ ئەوەی مرۆڤی تورکیا سەری بەرز بێت بۆ ئەوەی بە کەرامەت و لە بەرامبەر گەلی جیهاندا سەربەرز بێ من متمانەیەکی زۆرم بە ئێوە هەیە و هیوادارم کە سەرکەوتوو بن و خوای گەورە پشتیوانمان بێت پاشەوانە نێجاو گوتنن ئەحمەد ئاوتۆڵۆ سەرۆکوەزیرێن تورکیا بووکو دەربارە ڕەوشان هەیە